لە سەردەمی شەڕی ناوخۆ یەکگرتووی ئیسلامی کوردستان وە کێزێکی ئیسلاحی ئیسلامی مەدەنی خۆی ڕاگەیاند لەگەڵ دامەزراندنیشیدا بوو بە یەکەم هێزی ئیسلامی سەرانسەری ئەو کاتی گۆڕەپانی سیاسی کوردستان. ڕۆژی ڕاگەاندنی یەکگرتوو 6 شوباتی 1994 بەڵام لە ئەدەبیاتی ئەم حیزبەدا مێژووی کاری بیری یەکگرتوو دەگەڕێتەوە بۆ ناوەڕاستی چلەکان کە قۆناغی گواستنەوەی بیری ئیخوان موسلیمینە لە میسرەوە بۆ کوردستان لە ڕێگەی شاری مووسڵەوە. دواتر لە ساڵانی هێشتاکاندا هەندێک لە کادیران و سەرکردەکانی ئێستا یەکگرتوو لە کایەکانی پەروەردەی و بانکخوازیدا بە پەنهانی کاریان کردووە. ئەو کۆمەڵەشی کاریان تێدا دەکرد ئیخوان موسلیمینە کە بەدایکی سەرجەم حیزب و هێزە سیاسی ئیسلامیەکانی سوننەی عێراق و کوردستان و جیهانی ئیسلامی دادەنرێت. لە قۆناغی کارکردنی خۆیدا یەکگرتوو بە چەندین وێزگەی سیاسیدا گوزەری کردووە و چەندین گۆڕانکاری بەخۆوە بینیوە. دیارترینیان هاتنە دەرەوەی لە قۆزاخی بزوتنەوەی ئیخوان موسلیمین و پەسەندکردنی گوتاری نەتەوەی کورد تا ڕادەی سربەخۆیی. هەروەها ڕێژەی بەشداری ژنانی لە ئۆرگانەکانی خۆیدا گەیاندۆتە زیاتر لە 125. بەرپرسانی یەکگرتوو دەڵێن ئەوان یەکەم حیزب بوون کە لە ساڵی 2005دا ئۆپۆسیۆن بوونیان هەڵبژاردووە. باجێ مەڵبەستەشیان سوتاندنی بارەگاکانیان بووە لە دەڤەری بادینان لەگەڵ کوژرانی ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکگرتوو چەند کادرێکی ئەم حیزبە. ساڵی 2009 بۆ 2013 لە خولی سێمی پەرلەمانی کوردستاندا لەگەڵ گۆڕان و کۆمەڵی ئیسلامی ئۆپۆسیۆن بوون و بەشداری حکوومەتیان نەکرد. وەکەنگاوێکی دەگمەنیش لە ناو پارتە سیاسیە سەرەکیەکان هەرێمی کوردستاندا یەکگرتوو ئاڵوگۆڕی دەسەڵاتی ئەنجام داوە بە شێوەیە کە لە یاریە 2012دا ئەمینداری یەکگرتوو کە سەلاحەدین بەئادین بوو لە کۆنگرەدا دەستبەرداری پۆستەکەی بوو لە جێگەی ئەو محەممەد فەرەج وەکەمینداری گشتی یەکگرتوو هەڵبژێردرا. لە ئێستادا یەکگرتوو خاوەنی 4 پەرلەمانتارە لە بەغدا، 10 پەرلەمانتاریشی لە پەرلەمانی کوردستانەیە، بە 3 وەزیریش بەشداری کرد لەم کابینەی حکوومەتی هەرێم کە یەکێکیان وەزیری کارەبا بوو ئێستا دەستی لە کار کێشاوەتەوە. بڕیارە یەکگرتوو لە یاری ئەم ساڵدا کۆنگرەی حوتەمی خۆی گرێبدات. لەم سەروبەندەشدا ئەم حیزبە ڕوبەڕووی هەندێک ڕەخنە و ناڕەزایی بۆتەوە بۆی بەشداری نەکردنی نیوەی فراکسیۆنەکەی لە دانیشتەکانی پەرلەمان بۆ هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم لە کاتێکدا حیزبەکە یەکێکە لەو 4 لایەنەی پڕۆژەیان بۆ هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم پێشکەش کردووە. بەم دوایانەش لەگەڵ یەکێتی بەشداری کۆبنەوەی لایەنەکانیان کرد لەگەڵ بارزانی کە لە دوای 19 ئابی 2015ەوە بۆ چوونی جیاواز لەسەر پۆستەکەی دروست بووە. بەبێ بەشداری کۆمەڵی ئیسلامی و گۆڕان سەرکردەکانی یەکگرتوو ڕایدەگەێنن هێشتا سوورن لەسەر هەمواری یاسای سەرۆکایەتی، بەڵام دەیانەوێت لە ڕێی نێوەنگیریەوە سازان دروست بکەن و دەرچەیەک بۆ قەیرانی قۆڵی سیاسی هەرێم بدۆزنەوە. لەسەر ئاستی فکریش جموجولی زۆر لە ناو یەکگرتوودا هەیە بۆ ئەنجامدانی گۆڕانکاری لە مۆدێلی کارکردن کە خۆی لە جیاکردنەوەی باڵی سیاسی و باڵی بانکخوازی دەبینێتەوە لەگەڵ لابردنی پاشگیری ئیسلامی لە ناو حیزب بەو پێی هێمایە بۆ تایفی بوون و وابەستەیی بە دیدی کۆمەڵێکی دیاریکراو لە خەڵکی کوردستانەوە. بەرامبەر بەمەش ڕێژێکی بەرچاو لە سەرکردە و کادرانی یەکگرتوو پێداگری لەسەر مانەوەیان وەک حیزبێکی ئیسلامی دەکەن و ئەمەش بە جەوهەر و شوناسی یەکگرتوو لە قەڵەم دەدەن. هەموو چاوەکانیش لەسەر ئەوەن کۆنگرەی ئایاری داهاتوو ئەم پرسە کۆنونوێی ناو یەکگرتوو یەکلایی بکاتەوە.